عێراق لە ماوەی کەمتر لە ساڵێکدا چەندین قەیرانی توش بوو کە بە شێوەی ڕاستەوخۆ زیانی بە ئابووری وڵات و توانای دارایی گەیاند. ناڕزای و خۆپیشاندانەکان کە لە تشرین یەکەمی ساڵی ڕابردوودا دەستیان پێکرد زۆر چالاکی و کەرتی ئابووریان پەک خست. هاتنی پەتای کۆرۆناش زۆر زیاتری لە کار خست. لەوانش ترسناکتر دابەزینی نرخی نەوت و داڕوخانی کە لە سەدا 92 داهاتی وڵات پێک دەهێنێت. لە دوو مانگی ڕابردوودا داهاتی عێراقی بۆ نزمترین ئازدا بزاندووە. دیارترین کاریگەریەکانی ئەوەش ئەو مەترسیەیە کە تووشی موچەی فەرمانبەران دەبێت. داهاتی مانگانەی فرۆشتنی نەوت لە عێراق بۆ ساڵی 2019 نزیکەی 6 ملیار و 500 ملیۆن دۆلار بووە، بەڵام لە مانگی نیسانی ئەم ساڵدا دابەزیوە بۆ 1 ملیار و 500 ملیۆن دۆلار. بەپێی بۆجەی 2019 عێراق کە 112 ملیار دۆلار بووە، نەوت لە سەدا 89 کۆی هەناردەی وڵات بووە. هەر بەرمیلێک نەوتیش بە 56 دۆلار خەمڵێنراوە، بەناردنی 3 ملیۆن و 900 هەزار بەرمیلی ڕۆژانە. داهاتی وڵات 78 ملیار دۆلاری تێپەڕاندووە، کەچی داهاتی 5 مانگی ڕابردوو تەنیا 18 ملیار دۆلار بووە. بەوەشەوە کورتێنانی بودجەی 2019 بڕی 23 ملیار دۆلار بووە کە ئەمساڵ بودجە پەسەند نەکراوە و کورتێنانەکە زۆر زیاترە. بۆیەوە چاوەڕوان دەکرێت بۆ کۆنتڕۆڵکردنی بەرز و نزمی نرخ بودجە مانگانە بێت. بۆ تێپەڕاندنی قەیرانەکە چەند سیناریۆکی پێشبینی کراوە. یەکێک لەوانە کەمکردنەوەی موچەی فەرمانبەران کە مستەفا کازمی ئەوەی ڕەت کردەوە دەستکاری موچەی ئەوانە بکات کە داهاتیان سنووردارە، بەڵکو موچەی فەرمانبەرانی سێسەرۆکایەتیەکە و موچە باڵاکان و موچە وەهمیەکان ئامانجیانە لەگەڵ پێداچوونەوەی خەرجیەکان. گەرچی پێشتر ئەنجومەنی نوێنەران ڕێگەی گرت لەوەی حکومەت قەرزی دەرەکی بکات، بەڵام لەم کاتەدا لیژنەی دارایی گفتوگۆیان لەسەر کردو و داوایان لە حکومەت کردووە لەوبارەوە پرۆژەی خۆی بنێرێت بۆ گفتوگۆ و پەسەندکردنی. ئەو لیژنەیە جاخت لەوە دەکەنەوە کە موچەی ئەم ساڵ هیچ گرفتێکی تێدا نابێت، چونکە حکومەت پابندە بە دابینکردنی و زەمانەتی سەقامگیریەتی، بە تایبەتی بانکی نێودەوڵەتی یەدەکی بانکی عێراقی بە باش پۆلێن کردووە کە ڕێگەی دەدات بە قەرزی ناوخۆی و پڕکردنەوەی کورتێنانەکەی. راپۆرتەکان ئاماژە بەوە دەدەن کە کۆی موچەی فەرمانبەران و بیمەی کۆمەڵایەتی و خانەنشینان گەیشتوتە 52 ملیار دۆلار کە زیاترە لە 43 کۆی خەرجیەکانی دەوڵەت لە ساڵی ڕابردوودا، کە مانگانە نزیکەی 5 ملیار دۆلاری پێویستە. هەندێک لە چاودێران بڕوایان وایە کە ئەمریکا لە گفتوگۆکانی ئەم مانگەیدا لەگەڵ عێراق پێشنیازی پێدانی قەرزی بخاتە بەردەست، بەڵام قەرزکردن لە وڵاتێکی وەکو عێراقدا کە سیاسیەکان هەژمونیان بەسەر دۆسی ئابووریدا هەیە، وڵات دەخاتە ژێربارێکەوە کە قورسترە لە توانای، بە تایبەتی ئەو قەرزانە بۆ موچە و خەرجیەکان خەرج دەکرێن نەک بۆ وەبەرهێنان. قەرزەکانیش بە جۆرێکە کە لە داهاتوودا تەنانەت وڵاتەکە توانای دانەوەی سوودەکانیشی نییە، چه بگاتە دانەوەی قەرزەکان. لە کاتێکدا عێراق توانای چارەسەری کاتی هەیە و تا ڕادەیەک لە داهاتەکانیدا شەفافە، بەڵام هەرێمی کوردستان کە بە پاساوی ئابووری سربەخۆ چەندین ساڵە داهاتی نەوت و ناوخۆی کۆنتڕۆڵ کردووە، نەک داهاتەکەی لە تاریکیدایە، بەڵکو وەکو ئەوە وایە کڕیاری نەوت بوو بێت و ساڵانە ملیاران دۆلار قەرزی کەوت بێتە سەر. تەنانەت ئەوەی بەغدا لە ماوەی 5 مانگی ڕابردوودا وەکو موچەی فەرمانبەران ناردوێتی، حکومەتی هەرێم زۆربەی داوەتەوە بەو قەرزەی کە کەس نازانێت لەکێ و لەکوێ و بۆچی و چۆن کراوە.